چوار لیوای دیکەی سەرباییەکەی 1970 خرانەوە سەر وەزارەتی پێشمەرگە. بەڕێوەبەری پلاندانان و ڕێخستنی میلاکات لە وەزارەتی پێشمەرگە ڕایدەگەێنێت. پرۆسەی ڕێخستنەوەی میلاکاتی هێزەکانی پێشمەرگە بەردەوامە. باگەڕانەوەی ئەو چوار لیوایەش وەزارەتی پێشمەرگە ئێستا خاوەنی 18 لیوایە. چوار لیوای تری هێزەکانی 1970 کە برین لیوای 17 لیوای 15 لیوای 18 لیوای 19 ئەوانش فەرمانەکانیان هاتۆتە وەزارەت وەکو ڕۆتینیاتی نووسراوەکانیان گەیشتۆتە وەزارەت. ئێستا لە وەزارەتی پێشمەرگە فەرمانوشتەکانیان دەرچووە. ئێمە خەریکی ئەم لیوایانن شینکە لە یەکەی 70 بۆمان دێت و لە یەکەی 80 بۆمان دێتن ڕێکیان ئەخین وەکو میلاچیان کە وەک ئەو چواردە لیوای خۆمان لێ کردووە. خۆشبەختانە بەڕاستی وەزارەتی پێشمەرگە و ڕیاسی ئەرکان بەڕاستی زۆر هاوکار و پشتیوانن بۆ ئەو مەبەستا. ئێستا خەریکی ڕێخستنەوەی ئەم چوار لیوایەشین کە هەر چوار لیواش هاتوۆتە سەر وەزارەت. هێزەکانی پشتیوانی 1 و 2 نووسراویان ئاراستەی وەزارەتی پێشمەرگە کردووە. ئێستا بە نووسرا و خراونەتەوە سەر وەزارەتی پێشمەرگە و 150 کارەکانی میلاکات و ڕێخستنەوەی ئەو دوو یەکەیەشتەوە بووە. هێزی پشتیوانی 1 و 2 هەردوو لایەن نووسراوی ڕسمیان ئاراستەی وەزارەتی پێشمەرگە کردووە. ئێستا هاتوونەتە سەر وەزارەت پێشمەرگە وەکو نووسراو. بەڵام هێزی پشتیوانی 1 و 2 ڕۆڵێکی کاریگەریان هەبووە لە هەم لە شەڕەکان و هەم لە ناو هێزی پێشمەرگەی کوردستان. ئەمانە ئەبێ فترەیەکی ئەوێتن بۆی بتوانین میلاکێکی ڕێک و پێچیان بۆ دابنین. لیژنەیەک دانراوە لە وەزارەتی پێشمەرگە بە سەرۆکایەتی بەندە و بە بەشداربوونی ئەفسەرانی لێهاتوو خاوەن ئەزمون لە هێزەکانی پشتیوانی 1 و 2 کە ئێستا خەریکی میلاکانیان بۆ ڕێک ئەخەین بۆ ئەوەی ئەوانیش بکەونە سەر وەزارەت پێشمەرگە لەسەر هەیکەلێکی نوێ. لە چوارچێوەی چاکسازیەکانیدا بە هاوکاری هێزەکانی هاوپەیمانان وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوامە لە ڕێخستنەوەی هێزەکانی پێشمەرگە و سەرقاڵی یەخستنەوەی میلاکات و داڕشتنی پەیکەرێکی نوێیە بۆ هێزەکانی. هەڵگورد ئەحمەد کورد سات نیوز هەولێر.